بیرکاری پۆلی حەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 128 ڕاهێنانی ئاراستەکراو. بەهای ڕووتی هەر ژمارەیەک دیار بکە. یەکەم جار ژمارەکەی لە ناو دوو هێڵی تەریبی دادەنێم، پاشان ژمارەکەی بێ دوو هێڵە تەریبیەکەی دەنووسم. لێرە بەخۆی پۆزیتیڤ بوو یان هیچ بێلایەن بوو کەواتە پۆزیتیڤ بوو، ئەمنیش هەروەکو خۆی دەینووسمەوە. زۆر زۆر ئاسانە. دیسان لێرە دایدەنێم لە ناو دوو هێڵی تەریب کە دەینووسمەوە. هیچ کات نابی ژمارەکە نێگەتیڤ بی، بەڵکو بەبێ هێما دەینووسم. هەماشت لێرە کەواتە زۆر زۆر ئاسانە. 8/7 لێرەش هەروە یەکسانە بە 4/2. ئەوە بەهای ڕەهایان بەهای ڕووتی کاتە هەمیشە یان دەتوانین بڵێن پۆزیتیڤە یان دەتوانین ناوی لێنێن بێلایەنە. کۆبکۆیان لێ دەربکە ئەنجامەکە بە سادەترین شێوە بنووسە. لێرە تەمەشای ژمارە 5 دەکەم. هیچ کات ژمارە یەکەم کێشەم لۆ دروست ناکە. زۆر ئاسانە بیبینم ژمارە 7 کۆیە، پۆزیتیڤە، هەرچەندە نەنووسرایە، بەڵام ژمارەی دووەم ڕەنگە کێشەم لۆ دروست بکە چونکە لێرە کۆ هەیە، کەوانە هەیە، کەم هەیە. ڕێسایەکی زۆر ئاسان هەیە ئەگەر کەوانە هەبوو و ئەگەر لێرە کۆ هەبوو لێرە کەم هەبوو لە ناو کەوانەی، کەواتە ڕێسایەکە ئەو هایە کە ئەمن دەینم وەکو ئەوەی وایە کەوانەکەی بسڕمەوە ئەو کۆش بسڕمەوە، ئەوهای لێ دێ. وەکو ئەوەی وایە دوو ژمارەم هەبی، یەکەچان پۆزیتیڤ بی ئەوی دیشیان نێگەتیڤ بی، چ دەکەم؟ لێ دەرکردن 10/7 لێ بڕوا 3 هێمای ژمارە گەورەکە دادەنێم بەبێ ئەوەی تەماشای هێمایەکانیان ژمارە گەورەکەمە بەستم دەیە، بەڵام کەم دە هەمووی بەخۆی ڕاستە گچکەترە لە 7، بەڵام ئەمن لە کاتی تەنیا تەمەشای ژمارەکەی دەکەم، تەمەشای هێمایەکەی ناکەم. لەبەر هەندێ ئەنجامەکە یەکسانە بە کەم 3. کەواتە ئەو بەو جۆرەی ئەگەر کۆ کەم هەبوو هەمیشە کەمەکە زاڵا بەسەر کۆیەکە. لێرە لە کاتی ئەو کەوانەیە وەکو ئەوەی وایە کەم جاران کۆ گوتمان ئەگەر یەک کەم هەبوو هەمیشە دەبی کەمەشکەش هەبی، کەواتە ئەنجامەکەی ئەنجامی ئەو دووەی دەبی کەمبی کۆیەکە دەسڕێتەوە وەکو ئەوەی وایە نەبی. لێرە وەکو ئەوەی وایە دوو ژمارەم هەبی یەکەچە کۆبی ئەوی دیش کەمبی. تەواو. پرسیاری 6 زۆر زۆر ئاسانە. ژمارەکە کەمە، ژمارەکە کۆیە، لێ دەرکردن هەیە، هێمای ژمارە گەورەکەش دادەنرێ کە لێرە 7 گەورەیە. کەواتە ئەگەر ویستم بێگومان، ئەگەر نەمویست دانانێم چونکە کۆ یان پۆزیتیڤ یا دادەندرێ یا داناندرێ. 7 3.5 لێ بڕوە دەبی دیسان بکاتە 3.5. پرسیاری 7 لێرە دیسان کێشەم لۆ دروست دەبی، بەڵام بە یەکەم جار ژمارە یەکەم هەر نەبی بەبێ ئەوەی زەحمەت بی داینێم لە مابینی و بزانم ژمارە یەکەمم لە دەستی ڕاست نێگەتیڤە. ژمارەکەی دی ئێستا چونکە ئەمن دوو کەمی دەبینم، جووتە کەمەکەم هەیە، واتە ئەنجامی ئەو دووەی دەبی ببیتە کۆ. ئەنجامی هەردووچیان دەبی ببیتە کۆ، کەواتە لێرانە دەنووسم کۆ بۆ وێنە، ئەوجە ئەوی دیکە دەسڕمەوە. لێرە هیچ پێویست ناکە، ئەوە تەواو ئەنجامەکەی بووە کۆ. پاریزەکەش پاریزە نا کەوانەکەش لا دەبم. ئەوجە لە خۆم دەپرسم دوو ژمارەم هەیە یەکیان، ئەوەی ڕاستی با دەبوایە ئەوها بنووسم باشترە. ئەو کەمەی ئێرە لابم هەتا کەمەکەی دی لە پێش
بیکەمە کۆ ئەوهای دانێم. دوو ژمارەم هەیە، یەکەچیان کەمە، یەکەچیشان کۆیە. چ بکەم؟ بێگومان لێدەرکردن. 82 3 و 4 لێ بڕوە و هێمای ژمارە گەورەکەش دادەنێم. 12 8 لێ کەمکەمەوە یەکسانە بە 12 4 لێ کەمکەمەوە یەکسانە بە 8. لێرە فاریزە 8 بووە 7 7 کەم 3 یەکسانە بە 4. ئەنجامەکە یەکسانە بە کەم 4 فاریزە 8. ئەگەر بمەوێ بژمێریش بەکاردەینم بزانم وایە یان وانە. کەم 82 کۆ 3 و 4 واتە 3 و 4 کەم 82 یەکسانە بە کەم 4 فاریزە 8. پرسیاری 8 لێرە ئەو ژمارەم پۆزیتیڤە، لێرە پۆزیتیڤەکەیە نێگەتیڤەکەیە، ئەنجامەکەی دەبی ببیتە نێگەتیڤ چونکە یەک دانە نێگەتیڤی دەبینم، کەواتە ئێرە ڕەشکەمەوە باشترە. ئەوها ئێستا دوو ژمارەم هەیە، ژمارەی لای دەستی ڕاست ژمارەی لای دەستی ڕاست پۆزیتیڤە، ئەوی دی نێگەتیڤە، لێدەرکردن هەیە. کامە کەرت گەورەیە؟ 7 لە 2 یان 1 لە 2. ئەگەر جێ نەدەما هێمایەکەی بێگومان 7 لە 2 گەورەترە، کەواتە 7 هێمایەکەی چونکە کەمە ئێرە هێمایەکەی کەم دەبی. ئێستا 7 یەکی لێ بڕوە 6 و 2کە یەک دانە 2 دەنووسم، 6 دابەشی 2 یەکسانە بە 3، کەواتە ئەنجامەکە یەکسانە بە کەم 3 چونکە 7 دابەش 2 دەکات 3 و نیو، 3 و نیویش نیوی لێ بڕوە یەکسانە بە کەم 3. ئەوها پرسیاری 9 ژمارە یەکەمم زۆر ئاسانە، یەکسەر دەزانم نێگەتیڤە. ژمارەی دووەمم دوو نێگەتیڤی لە 2 یەک دەبینم، کەواتە ئەنجامەکەی دەبی پۆزیتیڤی، کەواتە ئێرە پۆزیتیڤە و ئێرەش ڕەش دەکەمەوە هەتا لێم تێک نەچی، ئەو کەوانش لا دەبم. ئەوجە لە خۆم دەپرسم دوو ژمارەم هەیە، یەکەچیان نێگەتیڤە ئەوی دی پۆزیتیڤە، چ بکەم؟ بێگومان لێدەرکردنە، بەڵام چونکە ژێرەکەیان یەک نییە دەبی ژێرەکانیشیان ڕێک بێخم. ژێرەی ژمارە نێگەتیڤەکەش بکەمە 8، کەواتە سەرە و ژێرەی لێک دەدەم لەگەڵ 2 دەبیتە 6 لە 8. کەم 6 لە 8 و کۆ 5 لە 8 6 لە 8 گەورەترە، کەواتە هێمای گەورەکەی دادەنێم 6 5 لێ بڕوە 1 لە 8. ئەوهای لێدێ چونکە ئێرە بووە 6 لە 8. 6 لە 8 5 لە 8 لێ بڕوا دەبیتە 1 لە 8 و چونکە 6 گەورەیە هێمایەکەشی نێگەتیڤە، کەواتە هێمای نێگەتیڤ لێرە دادەنرێ. لێرە زۆر زۆر ئاسانە. ئێستا دوو ژمارەیە یەکسەر دیارە، ئەوە نێگەتیڤە ئەوەش هەر نێگەتیڤە. چ لێ بکەم لە ژمارەکان؟ کۆیان دەکەمەوە، هەمیشە هێمای نێگەتیڤ دادەنێم، بەڵام پێشی کۆ بکەمەوە ژێرەکەیان دەبی ڕێک بێخم، یەک بخەم، کەواتە ژمارەکە ژمارەی 7 لە 10 کەم 12 لە 10 کە کۆیان دەکەمەوە 7 و 12 یەکسانە بە 19 لە 10. ئەگەر بمە 19 لە 10 چاکەم دەبی بیکەمە 1 فاریزە 9 چونکە فاریزە دێتە ئێرە، بەڵام بەکەم. کەواتە لێرە هەنگاوەکان زۆرن، وردەکاریەکانیش زۆرن، دەبی ئاگام لێبی چ دەکەم چ ناکەم. لێک بدە یان دابەش بکە، ئەنجامەکان بە سادەترین شێوە بنووسە. دوو ژمارەم هەیە، هەردووچیان پۆزیتیڤن، پێویست ناکە بیر لە هێمای بکەمەوە، تەنیا 8 جاران 6 48
فاریزەکەش لێرە دادەنێم چونکە تەنیا یەک خانەم هەیە لە ڕاستی فاریزە. دوو ژمارەم هەیە، یەکیان نێگەتیڤە یەکیان پۆزیتیڤە، کەواتە ئەنجامی لێکدان هەمیشە دەبی هێمای کەم بە جووت دەرکەوی، کەواتە لێرە ناچارم هێمای کەم دانێم چونکە تەنیا یەک دانەم هەیە. سێی بینم لێکی بدەم لەگەڵ 7 21، سێی بینم لێکی بدەم لەگەڵ 2 سێ جاران 2 6 دووشم هەبوو 8. ئەو جەفاریزەکەش دێتە ئێرە. پرسیاری 13 دوو ژمارەم هەیە، دوو کەمی دەبینم کەواتە پێویست ناکە ئەم لێرە کەمی بنووسم، یان دەنووسم کۆیان هیچ نانووسم، ژمارەکان لێک دەدەم 1 و 7 جاران 12 هەتا زۆر کاتم پێ نەچی بە بژمێر ئەمن 12ی لێک دەدەم لەگەڵ 1 و 7. یەکسانە بە 20 فاریزە 4. و هێمایەکەش پۆزیتیڤە. پرسیاری 14 یەک کەمی دەبینم زوو پێش ئەوەی لەبیرم چی دەبی کەمەچی لێرە دانێم، ئەوجا هەشتاویەکی دابەشی 9 دەکەم، یەکسانە بە 9. یەک کەمی دەبینم زوو کەمەشکە دادەنێم، 0 و 125 دابەشی 8 بکەم، با لێرە دابەشکەم 0 و 125 دابەش 8. 0 و 125 دابەش 8 یەکسەر دەزانم کە 0 و ئەوجا کو دابەشی کەم باشە. ئەو های دابەشکەم 0 و 125 دابەش 8. ئەو فاریزەی لابم لێرە دەبی 3 سفری دانێ، وەکو ئەوەی وایە 125 دابەشی 8,000 کەم، کورتکردنەوەکەی بکەم ئاسانترە. دابەشی 5 سەرە و ژێرە، 12 دابەش 5 2، 25 دابەش 5 5، 8 دابەش 5 1، 30 دابەش 5 6. دیسان دەمێت دیسان دابەش 5 5، 16 دابەش 5 3، 1 دەمێنێتەوە 10 دابەش 5 2، دیسان دابەش 5 3 دابەش 5 نابی، 32 دابەش 5 6، 20 دابەش 5 4. کەواتە ئەنجامەکەی یەکسانە بە کەم 1 لە 64. 1 لە 64 ئاسانترین ڕێیە. ئەگەرنا دەبی بینم دیسان 1 دابەشی 64 بکەم، 1 دابەش 64 نابی، 10 دابەش 64 دیسان 0، 100 دابەش 64 1، 1 جاران 64 64، 10 4 لێ بڕوا 6، 9 6 لێ بڕوا 3، سفرەکی لێرە دانێم 360 دابەش 64 ڕەنگە بکاتە 5، 5 جاران 4 20، 5 جاران 6 30، 2 32 تەواو نابی 40. کەواتە باشترە ئەوها بینووسم 1 لە 64. پرسیاری 16 دوو کەمی دەبینم، کەواتە ئەمن هیچ پێویست ناکە کەمی دانێم لێرە لە ئەنجامەکەی تەنیا 12 و 8 دابەشی 4 دەکەم، 12 دابەش 4 3، 8 دابەش 4 2. پرسیاری 17 یەک کەمی دەبینم، مەجبور و ناچارم کەمەشکە دانێم، ئەوجا 8 جاران 3 لە 4 ئەوە زۆر زۆر گرنگە، 8 هەمیشە لێکی دەم لەگەڵ 3یەکە، دابەشی دەکەم لەگەڵ 4ەکە، کەواتە ئەگەر 8ەکەی دابەشی 4 کەم یەکسانە بە 2، لێرە 1 لێرە 2، 2 جاران 3 6، ئەنجامەکە یەکسانە بە 6 بەکەم. لێرە زۆر زۆر ئاسانە، کەم نییە، ئەمنیش هیچ کەمی دانانێم. ژمارە یەکەم وەکو خۆی دەنووسمەوە، ئێرە دەکەمە لێکدان، ئێرەش سەرە و ژێر دەکەم 9 لە 8. ئێستا کورتکردنەوە لە مابەینی 9 و 3 تەنیا 3 دەمینێتەوە، کورتکردنەوە لە مابەینی 2 و 8
تەنیا 4 دەمێنێتەوە کەواتە لە سەرێ 3 لە خوارێ 4 3 لە 4. پرسیاری 92 کەمی دەبینم ئەمنیش هیچ کەمی دانانێم تەنیا دەینم ئەو کەرتەی 7 لە 11 ئێرە دەکەمە جاران ئێرەش سەرە و ژێر دەکەم 11 لە 9 11کان لەگەڵ یەک دەڕۆن دەبتە یەک تەنیا 7 لە 9 ئەنجامەکەیە. ڕاهێنانی ئازاد بەهای ڕووتی هەر ژمارەیەک زۆر ئاسانەیدی ڕوونم کردەوە لێرە دایدەنێم لە مابینی دوو هێڵ و پاشان وەکو خۆی دەینووسمەوە. دیسان دایدەنێم لە مابینی دوو هێڵی تەریبی دەنووسم 0 و 8 هەمان شێوە 4 و 6 و 13 لە 7. پرسیاری کۆبکەویان لێ دەربکە لێرە زۆر ئاسانە پێویست ناکە ئەمە چاچی کەم هەردووچیان کۆنە کەواتە ژمارەکان کۆ دەکەینەوە 2 لەگەڵ 3 کۆ دەکەینەوە دەبیتە 5 8 و 2 10 فاریزە لێرە 7 و 1 8 یەکیش 9 لێرە 0 هەیە لەگەڵ 3 39 فاریزە 0 و 5. هیوادارم ڕاستم کردبی. زانم ڕاستم کرد یان ڕاستم نەکرد. 39 بەڵێ. پرسیاری 26 دوو ژمارەیە کەم بە کۆ کەواتە لێ دەرکردنە ژمارە گەورەکە 9 3 3 کەم 6 فاریزە 0 0 لە کاتی لێ دەرکردن ئەو هادەنووسم ئاسانە 6 0 0 هێمای ژمارە گەورەکەی دادەنێم کە کۆیە پێویست ناکە دانێم 3 3 و 3 ئەنجامەکەی دەکاتە 3 3 3 جیاوازیەکە. پرسیاری 27 دوو ژمارەیە ژمارە چیان کۆیە ژمارە چیان کەمە کاتە لێ دەرکردنە کامە گەورەیە هێمای پۆزیتیڤە 41 گەورەیە کاتە 41 41 ئەوها دەبیت لێرە 2 سفری دانێم لێرە 9 85 ئەو جە لێ دەرکردنەکەی ئەنجام بدەم دا 5 لێ بڕوا 5 9 8 لێ بڕوا 1 لێرە ماوە 1 لێرە ماوە 0 0 واتە چارەکەش دەبتە 3 سفرەکە دەبیتە 10 دانەوەی لێ بڕوا 1 31 و 15 31 و 15 ئەگەر 31 و 15 بینم کۆی بکەمەوە لەگەڵ 9 و 85 دەبی بکاتە 41 9 81 بوو 31 و 15 9 و 85 31 و 15 9 و 85 دەکات 41. پرسیاری 28 دوو ژمارەیە دوو ژمارەی ڕێژەیە پۆزیتیڤەک و نێگەتیڤەک بەڵام هەتا ژێرەکەیان ڕێک نەیەخم نازانم کام کەرت ڕەنگە گەورە بی هەرچەندە دەشزانم 9 لە 10 گەورەترە لە 3 لە 4 بەڵام هەر دەبی ژێرەکەیان ڕێک بێخمە تا بتوانم لێ دەرکردنەکەی ئەنجام بدەم بەڵام دەزانم کە ئێرە دەبیتە پۆزیتیڤ هەتا ژێرەکەیان ڕێک بێخم دەیەکەی جارانی چاری دەکەم ژێرەکە دەبیتە چل سەرەکەش دەبیتە 36 چونکە 9 جاران 4 36 چارەکەش جارانی دەی دەکەم یەکسان دەبی بە 30 لە چل ئێستا دیارە 36 لە چل گەورەترە لە 30 لە چل 36 30 لێ بڕوا 6 لە چل ئەوجا کورتکردنەوە 3 لە 20. پرسیاری 29 دیسان سەیری ژمارەکانی خۆم دەکەم دوو ژمارەم هەیە و دوو ژمارەکانم یەکەچیان
لە لای ڕاست پۆزیتیڤە، ئەوەی کە نێگەتیڤە کەواتە ئەمن دەبی بزانم لێ دەرکردن هەیە و کامە کرد گەورەیە بەبێ ئەوەی تەمەشای هێمایەکەی کەم 16 گەورەتر لە 7 کەواتە ئەنجامی تاوتوێکردنەکە کەمە 21 کەش لێرە دەنووسم 16 هەفتی لێ بڕوا یەکسانە بەنۆ ئەو جا دابەشی سێی دەکەم سەرە و ژێرە یەکسانە بە 3 لە 7 هیوادارم ڕاست بی. پرسیاری سی دیسان دوو ژمارەیە کەم نێگەتیڤەک و پۆزیتیڤەک و دەزانم کە نێگەتیڤەکە 7 گەورەترە کەواتە لێرە کەمە و 7 پێنجی لێ بڕوا 2 لە 12 کورتکردنەوە هەیە دابەشی دووی دەکەم سەرە و ژێرە 1 لە 6 لێک بدەیان دابەش بکە و ئەنجامەکە بە سادرترین شێوە بنووسە لە کاتی هەبوونی ژمارەی تەواو دابەشی ژمارەیەکی کرد ڕەنگە ئاسان بی زۆر ئەمن ژمارە تەواوەکەش بکەمە کرد ئەو هاداینێم 2 دابەش 1 ئێرانە بکەمە جاران ئەو جا 7 لە 8 سەرە و ژێری بکەم ئەو کەرتە چونکە هیچ هێمایەکی کەم نابیدم کەواتە ئەنجامەکە 100% پۆزیتیڤە. ئێستا کەمکردنەوە هەیە کۆڵکەی هاوبەش لە مابەینی 2 و 8 2 هەردوو چاندابەشی دووی دەکەم دووەکە دەبیتە 1 هەشتەکەش دەبیتە 4 ئێستا کۆڵکەی هاوبەش نەما 1 جاران 7 7 4 جاران 1 4 ئەنجامەکە یەکسانە بە 7 لە 4 ئەگەر ویستم وەکو ژمارەی کەرددار بینووسم یەکسانە بە 1 تەواو و 3 چارەک. پرسیاری 32 یەک کەمی دەبینم زوو هەتا زووە کەمەکەی خۆمدانێم ئەو جا 9 و 36 بینم دابەشی 6 بکەم 9 دابەش 6 1 جاران 6 6 3 دەمینێتەوە یەکسەر فاریزەکە دەبی بێتە خوارێ ئەو جا ئەو سێش دێتە خوارێ 33 دابەش 6 5 5 جاران 6 3 دەمینێتەوە 36 دابەش 6 6 کەواتە ژمارەکە ئەنجامی دابەشکردنەکە 1 تەواو و 56 بەکەم. پرسیاری 33 دوو کەمی دەبینم ئیدی زۆر ئیشەکەم ئاسانە هیچ کەم لێرە نانووسرێ بەڵکو دەینم ئەو هەشتەی لەگەڵ ئەو هەشتەی کۆڵکەی هاوبەش هەشتە 9 کۆڵکەی هاوبەش 9 کەواتە تەنیا ژمارەکە 1 لە 1 واتە 1 زۆر ئاسان بوو. پرسیاری 34 دوو ژمارەی دەبینم یەکیان کەمە یەکسەر لێرە دەبی کەمیدانم ئەنجامەکە بە کەمە ئەو جا بینم سێی لێک دەم لەگەڵ 9 و 45 3 جاران 5 15 3 جاران 4 12 یەکیش 13 3 جاران 9 27 یەکیش 28 9 و 45 جاران 3. پرسیاری 35 یەک کەمی دەبینم زوو لێرە کەمەچی دادەنێم ئەو جا ئەو نۆی دەکەمە ژمارەی ڕێژەیی 9 لە 1 دابەشی دەکەم لەگەڵ 5 لە 4 دابەشەکەی دەکەمە جاران کەرتەکەی سەرە و ژێر دەکەم دەبیتە 3 لە 5 3 دەستە سەرێ 5 دێتە خوارێ ئێستا سەرەکان لەگەڵ 1 لێک دەدەم 9 جاران 3 27 دابەش 5 ئەگەر بمێ وەکو ژمارەی کەرددار بینووسم 27 دابەش 5 5 5 جاران 5 25 و دەمینێتەوە 2 لە 5 بەکەم خەریک بوو کەمەکەی لەبیر کەم باشتر وایە دەستکاریم نەکرد بە کەواتە زۆر گرنگە ئەو هێما گچکانە هەمویان بیان بینم ئایا کەمە ئایا چییە. لێرە دوو کەمی دەبینم ئیدی ئەمن هیچ پێویست ناکە بیر بکەمەوە تەنیا ژمارەکان لێک دەدەم 4 جاران 8 32 4 جاران 0 0 3 3 4 جاران 1 4
ئێستا لێرە 2 خانە لێرە 1 خانە کەواتە دەبی 3 خانەی بژمێرم فاریزەکەی خۆم دانێم 1 2 3 ئەو جا فاریزەکەی لێرە دانێم ئەوەش ئەنجامەکەیە. پرسیاری 37 دوو کەمی دەبینم زۆر باشە هیچ ناکەم تەنیا ڕێژەکان دەنووسمەوە 4 لە 5 جارانی 15 لە 8 سەرە و ژێری یەکەم کۆڵکەی هاوبەش ژمارەکە بووە 3 لە 2 دەتوانم بینووسم وەکو 1.5 ئەگەر بمەوێ 1 فاریزە 5 1 کەمی دەبینم زوو هەرزوو 1 کەمیش لێرە هەیە ئەو جا ئەو ژمارەی جارانی ئەو ژمارەی دەکەم هیوادارم ئیدی خوێندکار بەخۆی پاشان لە کاتی دانانی فاریزە 4 خانەی بژمێرە ئەو جا فاریزەکەی دانێ چونکە لێرە 2 دەکات 4 خانە با درستی کەم 3 جاران 4 12 3 جاران 1 3 یەکیش 4 3 جاران 5 3 جاران 4 12 3 جاران 5 15 ئێستا 4 خانەی دەژمێرم 1 2 3 4 ئەو جا فاریزەکەی دادەنێم کەواتە ژمارەکە دەبیتە کەم 0 1 5 4 2 ژمارە چی زۆر گچکەیە چونکە ئەو ژمارە زۆر گچکە بوو لێرەش 2 کەمی دەبینم هیچ کەمی دانانێم تەنیا ئەو ژمارەی دەینم دابەشی ئەو ژمارەی دەکەم لێرەش ئەنجامەکەی دەنووسم. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان کۆبکەوەیان لێ دەربکە 2 ژمارەم هەیە ئەو نێگەتیڤەم هەیە ئەو پۆزیتیڤەشم هەیە کەواتە لێ دەرکردنە هێمای ژمارە گەورەکە دادەنێم کە 7 فاریزە 238 هەتا بتوانم بە جوانی بە باشی بەڕێکی لێ دەرکردنەکەی بکەم لێرە پێویستە 2 سفری دانێم چونکە لێرە 3 خانەم هەیە ئیدی هیوادارم خوێندکار بەخۆی ئەو لێ دەرکردنەی بکە. پرسیاری 41 2 ژمارەیە هەردووچیان نێگەتیڤن 2 ژمارەکان کۆ دەکەمەوە و هێمای نێگەتیڤیش دادەنێم بەڵام لێرە دەبی ئەمن فاریزەی دانێم لەگەڵ 2 سفری کەواتە 55ەکەی دادەنێم ئەو جە 123 کۆ 225 بە نێگەتیڤ. پرسیاری 42 2 ژمارەیە یەکەچیان پۆزیتیڤە ئەوی دیش نێگەتیڤە لێ دەرکردنە هێمای ژمارە گەورەکەش دادەنێم کە 7 کەواتە کەم 7 لێ بڕوە 6 لە 12 ئەو جە 6 لە 12 شوە بزانم ئەو جۆرەم چاک کرد یەکسانە بە 1 لە 2 کورتکردنەوە هەیە کۆڵکەی هاوبەش هەیە لە مابەینی 6 و 12. پرسیاری 43 2 ژمارەیە پۆزیتیڤەک و نێگەتیڤەک لێ دەرکردنە هێمای ژمارە گەورەکەی دادنێم بەڵام پێش هەموو شتێک دەبی ژێرەکانیان ڕێک بێخم ئێرە لێک دەدەم لەگەڵ 7 ئێرە لێک دەدەم لەگەڵ 2 کەرتی یەکەم یەکسان دەبی بە 7 لە 14 کەرتی دووەمیش یەکسان دەبی بە 4 لە 14. ئێستا کامە کەرت گەورەیە 7 لە 14 گەورەیە کەواتە لێرە هیچ دانانێم چونکە پێویست ناکە کۆی دانێم 7 چاری لێ بڕوە 3 لە 14 ئەنجامەکە 3 لە 14 بە پۆزیتیڤ 3 لە 14. پرسیاری 44 لێرە کەرتی ژمارە یەکەم زۆر باش دیارە هیچ کێشەم نییە ژمارەی نێگەتیڤە کەمە بەڵام لێرە 2 کەمی دەبینم ئەنجامەکەی دەبی کۆبی کەواتە یەکسەر دەینم ئێرە دەکەمە کۆ ببورن ئەوەی دەسرمەوە ئێرەش لا دەبەم ئەوها ئاسانی دەکەم لۆ خۆم ئەو جە ئێرە دەکەمە کۆ. ئێستا 2 ژمارەم هەیە یەکی کەم و یەکی کۆ لێ دەرکردن هەیە و چونکە 32 کە گەورەترە کەواتە
ئەنجامی لێدەرکردنەکە نێگەتیڤە. ئەو جە 32 لێرە 60 باشە، 32 فاریزە 60 لێدەرکردن 15 فاریزە 86 ئەنجامەکەی لێرە بنووسە. ئەو جارای ئیشەکەم ڕەک قڕستر بوو، 3 دانە کەرتم هەیە، 2-3 ڕێ هەیە، ڕەنگە ڕێک لە ئاسانترین ئەوە بی 2 کەرتی بەیەکەوە چاکەم، ئەوجە ئەنجامەکەی لەگەڵ کەرتی سێەم یان هەر 3 کەرتەکان بەیەکەوە چاکەم بە یەک جار، بەڵام هەز دەکەم 2 کەرت چاچی کەم زۆر باشترە. کەواتە من وەکو ئەوەی وایە ئەو کەرتی تەمەشانەکەم جارێ تەنیا ئەو 2 کەرتە، 2 کەرتم هەیە، یەکەچیان پۆزیتیڤە ئەوی دی نێگەتیڤە، کەواتە لێدەرکردنە، بەڵام پێشی لێدەرکەم ئەمن دەبی ژێرەکانیان ڕێک بێخم، ئێرە جارانی 2 دەکەم، کەرتەکە یەکسان دەبی بە 4/8 وەکو ئەوەی وایە 4/8 مابی، 4/8 لێرەش 7/8 چونکە 7/8 گەورەترە لە 4/8 کەواتە ئەنجامی لێدەرکردنەکە کەمە، 7 4 لێ بڕوا 3/8. ئەوجە ئێستا دەینم کۆی دەکەمەوە لەگەڵ 1/6 ژێرەی شەشەکەش ڕێک دێخم، دەیکەمە 18 کەرتەکە وەکو ئەوەی وایە ببیتە 3/8 ئەویش 3/8 دەنووسم 3/8 3/8 کەم 3/8 و کۆ 3/8 لێدەرکردنە یەکسانە بە 0 یەکسانە بە 0. ئەو تەواو بوو. ئێستا پرسیاری 46 دیسان 3 ژمارەم هەیە، ژمارە چیان پۆزیتیڤە، ئەوەش پۆزیتیڤە، کاتە بە ئەو 2 پۆزیتیڤانە لەگەڵ یەک کۆ بکەمەوە ئەنجامەکەشی پۆزیتیڤە، بەڵام لێرە سفرەکی دانێم هەتا کۆکردنەوەکەم ئاسان بی. 0 لێرە 5 کۆ 2 84 0 و 4 4 و 9 8 17 5 و 2 7 یەکیش 8 ژمارەکە بووە بە پۆزیتیڤ بێگومان. ئەو جا کەم دەشم هەیە، یەکیان پۆزیتیڤە یەکیان نێگەتیڤە، لێدەرکردنە هێمای ژمارە گەورەکەی دادەنێم لە ئەنجامی هەمووی، هێمای ژمارە گەورەکە واتە هێمای دەیەکەی کە نێگەتیڤە، ئەو جە دەی بینم 8 و 74 لێ بڕوە، بێگومان ئەو دەی دەبی بینم 2 سفری لێرە دانێم، ئەو جە 0 4 لێ بڕوە 6 ئەگەر ئەنجامەکەی لێرە بنووسم یەکسانە بە نێگەتیڤ، 10 4 لێ بڕوە 6 9 7 لێ بڕوە 2 لێرە ماوە 9 8 لێ بڕوە 1 کەواتە ئەو ئەنجامەکەیە. پرسیاری 47 ئەگەر بینم جارێ ئەو 2 کەرتانە تەمەشاکەم هەردووچیان نێگەتیڤن، کەواتە هێمای نێگەتیڤ و کەرتەکان کۆ دەکەمەوە، بچووکترین چەندجارەی بچووکترین ڕێژەی هاوبەش لە مابەینی 9 و 12 چبی باشە 36 بی باشە، کو نوێەکە دەبیتە 36 ئەگەر جارانی چوارم کردواتە 2 جاران 4 لێرە دەبیتە 8 لێرەش دەبیتە 36 هەتا زۆر ماندی نەبوو. 12 کو بکەمە 36 ئەگەر لێکمدا لەگەڵ 36 ئێستا کەرتەکان دەبی کۆ بکەمەوە 6 و 3 11 لە 36 ئەو جە ئێستا بیهینم ئەو کۆ 7/8 لە تەنش دانێم، 2 کەرتە ژێرەکانیان ڕێک بێخم باشە، 18 کو دەبیتە 36 ئەگەر جارانی 2 کرد، کەواتە کە جارانی 2 دەکەم هەفتەکە یەکسان دەبی بە 14 لە 36
چاردە لە 36 چونکە گەورەترە کەواتە لێرە ئەنجامی لێدەرکردنەکە کۆیە. چاردە 11 لێ بڕوە یەکسانە بە 3 لە 36 کورتکردنەوە هەیە یەکسانە بە 1 لە 12 36 دابەشی 3 دەکەم 1 لە 12 1 لە 12 بە پۆزیتیڤ. دووهەمین پرسیار لێرە پرسیاری 46 دوو ژمارەیە پۆزیتیڤ جارێ نێگەتیڤەکان چاکەم ئەو پۆزیتیڤەی لێگەڕێم کەواتە جارێ تەمەشای ئەو دوو ژمارەیەکەم هەردووچیان نێگەتیڤن کۆیان دەکەمەوە هێمای نێگەتیڤیش دادەنێم پاش ئەوەی کە ژێرەکەیان ڕێک دێخم ئەو هەفتەی دەکەمە چاردە لێچی دەم لەگەڵ دوو کەواتە ژمارەکە دەبیتە 8 لە 14 و 5 لە 14 کە کۆیان دەکەمەوە یەکسان دەبی بە 8 و 5 13 لە 14 بەکەم. ژمارەکەی دیشم بە کۆیە 9 لە 35 چاردەی کوب بکەمە 35 چ هەیە لە مابەینی 14 و 35 کۆڵکەی هاوبەش ئیشەکەم قورسە 35 و 14 لەبەر چ 35 یان دانایە تێناکەم هیچ کۆڵکەچی هاوبەش نییە لە مابەینی 35 و 14 دەبی لێچیان دەم 35 جارانی 14 بکەم 35 جاران 14 490 کەواتە ئێرە جارانی 14 با بینوسمەوە 9 لە 35 و کەم 13 لە 14 ئێرە جارانی 14 بکەم سەرێ و خوارێ ئێرەش جارانی 35 بکەم ئەوجە ئێستا چار جاران 9 جاران 14 9 جاران 4 جاران 9 36 9 جاران 1 9 سێش 9 سێ 12 کەم 13 جاران 35 455 دابەش چەند بوو 35 جاران 14 490 ئێستا بێگومان ئەو کەرتە 13 لە 14 گەورەترە لە 9 لە 35 کەواتە ئەنجامەکە دەبی بە کەمبی و 455 لێ بڕوە مادەم هەموم بە بژمێر کردیە ئەوەش بە بژمێر بکەم 455 کەم 126 یەکسانە بە 329 دابەش 490 نازانم چیت کە دروستکەم 329 دابەش 490 هەز دەکەم هەڵک هەیە بەس نازانم چییە 06 هەفتێک یان هەر ئەو هەدەی هێڵمەوە باوەڕ ناکەم دابەشی چ بکرێ نازانم چ کۆڵکەچی هاوبەش هەیە ئایا دەتوانم دابەشی هەفتی بکەم 329 دابەش هەفت بزانم دەکرێ 47 باش بوو لێرە یەکسانە بە 47 دابەش 47 هەر نەبی دەتوانم ئەوها بینوس 47 دابەش 7 هیوادارم ڕاست بی ئەگەر نا ئەوە دەتوانێت خوێندکاری ژیر بە خۆت
کاتت زیاتر هەیە ئەو ژمارەیە 48 چاکەی وە لە کۆمنت بنووسی کردیە چەند. لێرە لاپەڕە 128 تەواو بوو. دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.